هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکەین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خی گەورە و میراوان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم ئەمڕۆ ڕەنگە باسەکان زۆر بن، بەڵام بە پێی پێویست دەمەوێت قسە لەسەر تەوەرەکان بکەم، بە تایبەتی گەیشتنی ڕیال مەدرید و ڤیاریال بە قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولیانە پاڵاوانەکانی ئەوروپا لە حسابی یانەکانی چێلسی هەروە یانەکانی ڤیاریال. قسەیەکی زۆر هەیە لەسەر ڕیال مەدرید و لەسەر ئەنچیلۆتی و لەسەر کاریگەریەکان و وەکوی شەوی ڕابردووش لە واڵی تایبەتی خۆم لە فەیسبووکم ڕاگەاندن. ئەمڕۆ من تەرخان دەکەم بەسەر ئەو شتانەی کە ئێوە قەنەعاتی پێ بکەن و ئەو دڵڕازیکردنەی لای ئێوە هەبێ. سەرەتا دەچمە لای ڤیدۆی تایبەت بە یاری ڕیال مەدرید و چێلسی سەرنجێکی سەریعی لەسەر دەڵێن و دواتر لێەوە دەگەڕێمەوە سەر زۆر کەس دەپرسێ کاریگەری ئەنچیلۆتی چییە، کاریگەری ئەنچیلۆتی چی نەبووە، ئایا پلانی هەبوو پلانی نەبووە و زۆر پرسیاریشم بواتوە. من هەوڵ دەدەم بە چاوانم بە پێی پێویست وەڵامی هەمووی بەمەوانێ. ئەو کاتە یا ئێوە قەنەعات بۆی من بکەن یا من قەنەعات بۆی ئێوەکەم. با پێکەوە بینەری دیمەنەکانی یاری نێوان چێلسی و ڕیال مەدرید بین لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابێوە لای هەمووتان ئاشکرایە. چێلسی لە یاری چوون لە یاریگای ستانفۆرد بریج بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنی تۆمار کرد بوو. گۆڵی یەکەمی چێلسی گۆڵێکی پلان بۆ داڕێژاو لە ڕێگەی پاساتەکانی تۆماس تۆخێڵەوە بەرهەما و بەڵام هەڵە جوڵانی ئالابا و هەروە ناچۆ فەرناندێز بوو کە و فەراغی لە دڵی بەرگری ڕیال مەدریددا دروست کرد و بەم شێوە مایسۆن مۆنت ڕوبەڕوویدەوە. زۆر کەس باسی حاڵەتی تەحشیمیە ئەمە لێدانی کۆرناڵی چێلسیە کە ئەم تۆپە لێدانی ماڵی گۆڵ بوو، بەڵام دواتر کرا بە لێدانی کۆرناڵ کەم لێدانە کۆرناڵش گۆڵی دووەمی بۆ چێلسی لێ بەرهەما و کە بامان سیناریۆی یارەکەی بەرشلۆنە بامان حاڵەتەکەی ئاراوخۆ جارێکی دیکە هەڵە لە وەستانی هێڵی بەرگری ڕیال مەدرید. ڕۆدیگەر زۆر بە ئاسانی تۆپەکەی ئاراسی گۆڵی ڕیال مەدرید کرد و گۆڵی دووەمی بۆ چێلسی تۆمار کرد کە بەمەش چێلسی گەڕانەوەی چێبوو بۆ یارەکە. ڕیال مەدرید وەڵامی هەبوو لە یارەکەدا، بەڵێ ڕیال مەدرید پێشەم تۆپەش تۆپێکی ستونی گۆڵی بنزیمەی هەبوو وە پێشەمەش چێلسی گۆڵێکی کرد، بەڵام بەوەکارەوەی تۆپەکە بەردەستی ڕاستی ئالۆنسۆ کەوتبوو، داوەر گۆڵی سێمی چێلسی ژمار نەکرد لە ڕێگەی ڤارەوە گۆڵەکەی ڕەت کردەوە، بەڵام چێلسی گۆڵی سێمی کرد. گەر ئالێرەدا هاوڕێیانم ڤیدۆکەم بۆ ڕاگرن ئەمەوێ سەرنجتان لەسەر شتێ پێ بڵێم دەستخۆش سێریکەن دیقەت بدەن، ینی شێوەی وەستانی یاریزانەکانی چێلسی ئەم یاریە لە غیابی میلیتاوە کۆمەڵی فەراق لە چێلسیا بوونی لە ڕیال مەدریددا بوونی هەبوو و جگەلەوە ئەو هەڵانەی مێندی بە بەردەوام لە یاریەکەدا ئەنجامیدا وای کرد کە چێلسی بەم شێوەیە دەرکەوێت بەرامبەر بە ڕیال مەدرید. دیقەت بدەن لێرەدا کە ڤێرنەر دەیەوێت سەرکەوێت بەرەو گۆڵی یانەی ڕیال مەدرید. دیقەت بدەن لێرەدا ڤێرنەر ینی هیچ پەستانێکی لەسەر نییە، نە دێڤید ئالابا، نە ناچۆ فەرناندێز، نە کارفاخاڵ، نە کاسمیرۆ بە پێی پێویست هیچیان پەستانیان لەسەر ڤێرنەر دروست نەکردووە کە ئەمە ژوا دەکات ڤێرنەر بە ئاسانی ئەم بۆشایە وەردەگرێت لە نێو 4 یاریزانی ڕیال مەدرید کەوابێ لە نەبوونی میلیتاوە
و ئەو بارودۆخی کە لە نێو یاریەکەدا بەسەر ڕیال مەدریددا و ئەو پەستانی چێلسی کردە سەری وای کرد وەستانی یاریزانانی ڕیال مەدرید بەردەوام لە هەڵای بێ ڤیدۆکە بەردەوام بێ کەوەکو بینیتان کۆڤازیچ بە ئاسانی تۆپەکەی ئاراستە کرد بۆ ڤێرنەر و ڤێرنەر لە ڕێگەیەوە توانی گۆڵی سێم بۆ یانەی چێلسی تۆمار بکات ڤیدۆکە گەر بەردەوام بێ یان دیقەت بدەن ڤێرنەر بەبێ ئەوەی هیچ پەستانێکی لەسەر بێ زۆر بە ئاسانی لە نێو بەرگریکارانی ڕیال مەدریدەوە هەنگاو هەڵدەگرێ بۆی کە گۆڵی سێمی چێلسی تۆمار دەکات. با ڤیدۆکەر بەردەوام بێت تا کۆتایی ئیشم بە حاڵەتەکە تەواو ڕوونم کردوانێ لەوەی کە ئەم فەراغە لە نێو ڕیال مەدریددا دروست بوو تاوان لیاتوی ڤێرنەریش لێرەیە ڕۆڵی خۆی جێڕا لەوەی کە یاریکردنێکی زۆر جوانی بە کاسمیرۆ کرد و دواتریش پێداگر بوو لەسەر یاریکردنەکەی خۆی ئەلێرەشە یاری بە ئالاباش کرد و کارفاخاڵ کاتێک گەڕا بۆ بەردەمین دیقەت بدەن ناچۆ فەرناندێز لە مەرکەزی خۆیان هەر وجودی نییە چ لە گۆڵی یەکەمە چ لە گۆڵی دووەمە بامانشەوە. گۆڵی یەکەمی ڕیال مەدرید یعنی گۆڵێکە کە نازانی چۆن وەسفی بکەیت وەسف لە چیە کە ڕاستە کانتی لێرە سەبیبی لە دەستدانی تۆپەکەی کانتیاسێکی زۆر خراپی پێشکەش کرد بەڵام ئەم شێوازە پاسەی مۆدریچ پەیڕەویەکە مۆرینۆ قسەیەکیە لەسەر بوونوچی و شیرینیە لەبێت لە زانکۆی هارڤاردا لەسەر بەرگریکردنیان بخوێنرێ باوەڕ بکەن ئەم ئەسیستانەی مۆدریچێکە لە یاری چوونیش بە شێوەیەکی تر ئەسیستی کرد پێویستەکە لە زانکۆی هارڤارد لەسەری بخوێنێ یعنی ئەمە خەسڵەتێکی تایبەتی ئەم کوڕەیە جوانێکی ناوازەی ئەم کوڕەیە کە بەم جۆرە ئەسیستانە ینی یا شۆکەکە تی بێنێتەوە نێو یاری و دەبینن لەم تۆپەی دیکەشا کە پاژۆ یاری گەشتە کاتی زیادکراو ئەلێرەشدا جارێکی دیکە هەڵی کانتی لە تەختیەکردنی یاریزانانی ڕیال ڤینیسیۆس ینی بە قاچێکی سحراوی تۆپەکە ئاراسی بنزیمە دەکات هونەرێکی زۆر جوان لەم تۆپ گواستنەوەی ڤینیسیۆسیش یان دیقەت بدەن بە تۆپی دەرەوەی قاچ لە ناوە تۆپەکە بۆ دەرەوە ئۆڤەر دەکات و بۆ بنزیمە لە کەشێکی ئاراما تۆپەکەی ئاراستە دەکات و گۆڵی دووەمی ڕیال مەدریدی بێ بەرهەمیە و ڕیال مەدرید دەچێتە قۆناغی چوارگۆشەی زێڕین. ئێستا دێمە سەر بابەتە گرنگەکە. ئایا چێلسی و تۆماس تۆخێڵ حەقی خۆی تەواویان نابیاری؟ بەڵێ چێلسیش و تۆماس تۆخێڵیش حەقی تاویان نابیارێکە بەڵام بە هەمان شێوە تۆخێڵیش هەڵەی لە بەشداری پێکردنی کەرەسەکانیان هەبوو بەکوی هەردوو یاری چوون و گەڕانەوە کانتی یەکێک بوو لە خراپترین یاریزانەکانی چێلسی بەڵام لەلایەن تۆخێڵۆ پشتی پێبەسە و سەبەبی هەردوو گۆڵەکەی ئەم شەوی ڕیال مەدریدیش کانتەی لە پشتەوە بۆ لە یاری چوونیش ئاسێکی خراپیەوە بۆ بوو لە جێمی یەکەمیشدا بەدلی کرد. چێلسی هەموو حەقێکی خۆی یا بەیارەکە بەڵام ڕیال مەدرید سەرکەوتوو بوو. زۆر کەس دەپرسێ لەوەی کە کارلۆ ئەنچیلۆتی ڕۆڵی چی بوو لەم یاریەدا و دەپرسن لەوەی کە ڕیال مەدرید مامەڵی چی بوو لەم یاریدا. من سەرەتا دەمەوێت ڕوونکردنەوەیەکتان بمێ زۆر عەسابتان ئارام بکەن زۆر بە هێمنی شتەکەم لێ وەرگرن من واقعیەکتان تێگەن. ئەگەر تۆ بە تەمای ئەنچیلۆتی وەکو گواردیۆلا و وەکو یۆرگن کلۆپ و وەکو تەریقەی ئەڵمانی سەیتەرەی تۆپە بۆ بکە ئەوە هەڵەی ئەوە کەسێکی هەڵەی پێویست ناکات متابعی ئەنچیلۆتی بی پێویست ناکات چاوەڕێوە لە ئەنچیلۆتی بکەیت. ئەنچیلۆتی ریڤالدۆ و سیدۆرف و پێرلۆ و نێستا و ماڵدینی و سێرجینۆ و ڕۆی کۆستا و تۆماسۆن و شێفچینکۆ و ئینزاجی و هەموو ئەمانەی پێبوو بەم ستایلە یاریەکرد ئەمە ستایلی تایبەت یاریکردنی خۆیەتی. ئەنچیلۆتی هاندەرانی وا فێر کردووە هەتا خولەکینەوە دڵتان لە مستابێ بۆ سەرکەوتنێک ئەبەم جۆرە سەرکەوتن تۆمارەکە. ئەگەر تۆ بە تەمای ئەنچیلۆتی گواردیۆلا و کلۆب بێ و یاری بە چیە ژۆمانە و پێشکەش بکە ئەو پێتەڵێم هەڵەی پێویست ناگا سێری ئەنچیلۆتی بکەیت و ئەم ماوەیەش هاندەری ڕیال ینی ئەنچیلۆتی بۆ هاندەرانی ڕیال مەدرید بارودۆخێکی زۆر ناخۆشە. ڕەنگە زۆر هاندەری ڕیال مەدرید گلەییەوە بکەن وەڵا ئەنچیلۆتی زۆرتر یەتە دووە بۆ تیپی تر هەیە گلەی بکە بەڵام بۆ هاندەری ڕیال مەدرید نییە گلەی بکە پێتان دەڵێم بۆ بۆی نییە گلەی بکە لەبەرەوەی ڕیال مەدرید خۆی خەسڵەتی یاریکردنی بەو جۆرە بووە. کاتێ مۆرینۆش ڕایەنەرێ بووە
تەنانەت ئەو یاریە پاکەی ئەنچیلۆتیشی نەکردو بەڵکو یاریزانە کارتی سووری وەرگرتووە و یان توندوتی ژیاریکردنیە لە ڕیال مەدریددا بوونی هەبووە زەلام شۆک بووە. ئەنچیلۆتی ینی بڕوام وایە یاریشی کۆتایی چامپیۆنز لیگ کە ئەوەی بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید کە 4-1 بردیانەوانێ ئەتوانم بڵێم باشترین یاری ئەنچیلۆتی بۆ لە ڕووی سەیتەڕەکردنی تۆپەوە کە دوای 13 ساڵ ئەبتاڵی بۆ ڕیال مەدرید دێناوە توانیان لە ئەتلێتیکۆ مەدرید بەرنەوانێ. دوایەوەی تۆ باس لە شێواز یاریکردنی ئەمە من تایبەتە بە ئەندەرانی ڕیال مەدرید کە باسیەکەم. باسی شێواز یاریکردنی ڕیال مەدرید دەکەی لەوەی ناڕازی لەوەی ئەنچیلۆتی بەم شێواز یاریەکە کاکە ژیان 16 و 17 کە چامپیۆنز لیگێ بردووە هەر بەو پلانە یاریکردنە لەگەڵ زیدانا بردوتە. لەگەڵ ئەتلێتیکۆ مەدریددا لە ناو سانسیرۆ کاتێک یەکسانە بن بە گۆڵ بە گۆڵ و گۆڵێکی ئۆفساید و لێدانێکی سزا لەلایەن گریزمانەوە لە دەستەیرێ ڕیال مەدرید هەر بەم ستایلە پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە. کاتێ 4 گۆڵتان لێ یۆڤانتۆس کرد 4-1 لە یوڤیتان بردەوانێ ئێستش بڕۆنەوانە سەیری 45 خولەکی یەکەمی و یاریە بکەن یۆڤانتۆس هەموو شتێ بەرامبەر ڕیال مەدرید دەکا. یۆڤانتۆس هەموو شتێ بەرامبەر ڕیال مەدرید دەکا بەس گۆڵی بۆ ناکرێ. بەڵام ئەوە ڕۆناڵدۆیە جیاوازی دروستەکە گۆڵەکانەکە. کاتێک لە لیڤەرپوڵ دەبیتەوانێ هەموو کەس دەزانێ بردنەوە لە لیڤەرپوڵ هەڵەیەکی کاریۆسێ بۆ بووە و بە یاریکردن زۆر خراپ بەرامبەر لیڤەرپوڵ یاری و کردووە و جگە لەو محەممەد سەلاح لە یارەکەی تووشی پێکان هاتووە. یعنی ڕیال مەدرید تیپێکە بەم ستایلانە یاریەکە. ئەمە واقعی ڕیال مەدرید دەکا کە ڕیال مەدرید وەکو بەرشەلۆنا فەلسەفەی تیچی تاکا پەیڕەو ناکە. وەکو یۆرگن کلۆپ وەکو لیڤەرپوڵ نایە شێوازی یاریکردنی ئەڵمانی بە شێوەی گشتگیری تەطبیقکە. وەکو گواردیۆلا نییە شێوازی تیچی تاکا تەطبیقکە. ڕیال مەدرید ئەبەم جۆرەیە. یعنی من نمونەی ئەبتاڵەکانم بۆیە ناونەوە کە ڕیال مەدرید دەستەبەری کردووە. و نمونەی ئەنچیلۆتیشم بۆیە ناویتەتوانێ. ئەنچیلۆتی بەم ستایلە یاری دەکا. دەتەوێت ڕۆڵی ئەنچیلۆتی بزانی لە یاری ڕیال مەدرید و پاریس سەن ژەرمانە لە ڕیاری ڕیال مەدرید و چێلسیا. باشە بەسەرچاو. من دەپرسم لە ئێوە حەج ڕاهێنەرێکی تر کە گواردیۆلا و کە کلۆپیش بێ کە بێگومان ئێستا دوو باشترین ڕاهێنەر لە جیهانەکەوە سەفکردن گواردیۆلا و کلۆپە. منە دیفاانیە لە ئەنچیلۆتی بەڵام واقعەکانتان پێڵم دوای خۆتان بە ویژدان بڕیار بدەن. ئەگەر گواردیۆلا و کلۆپ بێنیتە سەر ئەم پێگاتەیە ڕیال مەدرید ئەم وەرزە بەم شێوەیە بەڕێیەکە. ئەگەر چەکی جێگرەوەی بەردەم گواردیۆلا و کلۆپ لوکاس ڤاسکێز بێ مامەڵە چۆن لەگەڵ یاریەکان ناکە؟ ئایا ئەو گۆڕانکاریانەی کە بارین میونخ و کە مانچستەر سیتی و کە لیڤەرپوڵ دەیکەن وەکو ئەو گۆڕانکاریانەیە کە ئەنچیلۆتی لە ڕیال مەدرید دایکە؟ ئایا ڕانەرێکە چێتە سەر تیپێکی تازە وەکو مێرکاتۆیە کە بۆ ئەنچیلۆتی ئەنجامدراوە هاتوۆتە سەر ڕیال مەدرید ئەم کاری پێ ئەنجامداوە؟ ئەوەی ئەنچیلۆتی کردوێتی زۆر زیاترە لەوەی کە چاوەڕێ دەکات لەم وەرزەدا ڕیال مەدرید دەستەبەریکە. تۆ بەتەمای ڕیال مەدرید بەم پێگاتەوە کە ئەنچیلۆتی دوو گۆڕانکاری پێ بیکە. یعنی دوو گۆڕانکاری گونجاو سێم گۆڕانکاری ئەنچیلۆتی ئیجباریەکەیکا لە ڕیال مەدریدە. تۆ بە من دەڵێ یاریزانی یەدەگی پەکخست و ئەمەی ئەنجام داوە یاریزانەکان خۆیان پێشتر پشتگوێ خراون. کاکە هەزار پێشتر پشتگوێ خراوە گاریزبەر لە ڕیال مەدرید هەر بێبەش کراوە. هاتۆتە سەر تیپێک ڤاران و ڕامۆس دوودانی ئائێرەی لابراوە. ینی بناغی ڕیال مەدریدی لێ لابراوە داماوە هاتووە ئەم تیپی ڕێخستۆتانێ. من پێتان دەڵێم دیفاع لەو دیوەی ئەنچیلۆتی ناکەم. گۆڕانکاری ئەنچیلۆتی دەوێت لە یاری ئەم شەو دابزانی کاریگەری چی بووە؟ دەبا من پێ بڵێم. تۆ کاسمیرۆ و مۆدریچ و تۆنی کرۆس هەیە لە هێڵی ناوەند یاری پێکەی ڤالڤێردیش هاوکاریانە. کاتێک گۆڵی لێکراوە یەی تۆنی کرۆس دەبێتە دەرەوانەیە کە هەموو کەسێک وەکو یەکێک لە باشترین ناوەندەکانی جیهان باسی دەکات بە ناڕازیبوونی شۆ دەچێتە دەرەوە. پاژەوەی گۆڵی سێمە لەسەر تۆمارەکرێ قەراری هێنانە دەرەوەی کاسمیرۆ دەدەی لەو یاریە. دەوەرە ئێوە ڕانەرێکم پێ بڵێن ئەو جورئەتەی هەبێ بتوانێت کاسمیرۆیە کە باشترین یاری کردووە لەم یاریەدا بتوانێت لەم یاریەدا بیباتە دەرەوە. بتوانێت ئەو گۆڕانکاریە بە شێوازی یاریەکان بکە. ینی برنەدەرەوەی کاسمیرۆ وەڵامە بۆ خۆتان. کاسمیرۆ لە یاری ڕیال مەدریددا پاش تۆمارکردنی 3 گۆڵ دەبرێتە دەرەوە. کێ جێگەی دەگرێتەوە؟ کاماڤینگا جێگەی گرتوتەوە کە بە هەردوو ناحیەکە هاوکاری ئەڵی ناوەندی ڕیال مەدرید دەکات و سەرکەوتوش بوو کاماڤینگا. سەرکەوتوو بوو بە تایبەتی لە گۆڵی دووەمی ڕیال مەدریددا ڕۆڵێکی کاریگەری ژێڕە. لە نێوان بژاردە کەوتۆتە دەست ئەنچیلۆتی لە نێوان تۆنی کرۆس و مۆدریچ و ڤالڤێردی و کاسمیرۆ دەبێ بەدڵ بکەی.
ڤالڤێردی سەرڕایەوەی کە وەک پێویست لە مەرکەز یاریکردنی خۆیان نەبوو بەڵام ئەنچیلۆتی بڕیاریدا ڤالڤێردی بێنێتە شوێنی مۆدریچ باتە شوێنی تۆنی کڕۆس کاماڤینگا بخاتە شوێنی کاسمیرۆ. بەمە جارێکی تر ناوەندی لە چێلسی خستەوە ژێر پەستان. بەمە جارێکی تر هێرشەکانی ڕیال مەدرید بنیاد درایەوانە. درێژایی نەوەت خولەکی یاری ئەنچیلۆتی هێرشی لەسەر بوو زۆر بە ئارامی مامەڵەی لەگەڵ کەشەکانی نێویارەکە و گۆڕانکارەکانی نێویارەکە کرد. ئەدەی من لە ئێوە دەپرسم ئایا ئەم گۆڕانکاریانە چێ دەیکا؟ ئەم گۆڕانکاریانە بە چێ دەکرێت؟ ئەی ئەمە ڕۆڵی ڕایەنەر نەبێ ئەمە ڕۆڵی چێە؟ یعنی هێشتنەوەی ڤالڤێردی. باوەڕ بکەن کە من ئەو ڕانەرانەی کە بتوانن لەگەڵ بارودۆخی نەخوازراوی تیپا بتوانن گۆڕانکاری گونجاو بکەن. بتوانن گۆڕانکاریە بکەن کە ڕاستەوخۆ کاریگەری هەبێ بەسەر ئەنجامی یاریەوانە. ئەمانە هەمووی خەسڵەتێکی تایبەتن بۆ ئەنچیلۆتی کە لەم یاریەدا بە تایبەتی پێڕەوی کردو و توانوێتی سەرکەوتوو بێ تایە. یعنی من نمونەی ڕیاڵم بۆ حاڵەتەیە بۆ هێنانەوە. زێدان پێشتر کێشەی لەگەڵ مۆدریچ و کێشەی لەگەڵ تۆنی کڕۆس و یعنی لە ناوەندی یاریکردنی ڕیاڵ مەدریددا و بژاردەی مێندی زاڵ کرد بەسەر مارسیلۆ کە منەوە تاکە بژاردە بۆ لەگەڵیان. من پێتان دەڵێم خەسڵەتی یاریکردنی ڕیاڵ مەدرید سوورم لەسەرم قسەی خۆم لە بردنەوەی نازناوەکانی چامپیۆنز لیگیشە بڕۆن بە ویژدانەوە سەیری یارەکان بکەن هەر بەم ستایلە بردوێتیەوانێ. و ئەم پێگاتەی لەبەردەستی ئەنچیلۆتیایە هاتۆتە ئەم قۆناغا زۆری زیایە و توانای ئەنچیلۆتیە کە ئەم تیپەی گیانۆتە ئەم قۆناغا. گۆڕانکارەکانی ئەنچیلۆتی ئەگەر ئەتەوێت تێبگەی من ئەمێ ئەو گۆڕانکاریانەی کە بۆم باس کردووی هەموو ئەو گۆڕانکاریانە بوون کە ئەنچیلۆتی بە بڕیاردانی خۆی توانی یاریەکە ڕێک بکاتەوانێ و توانیشی یعنی من بەردەوام باسیەوە کەمەوە کەلێنی ڤاران و ڕامۆس زۆر قورسە لە ڕیاڵ مەدریددا بەڵام ئەنچیلۆتی توانێتی مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکە و لە کۆتاییشدا ئەوەتان پێ دەڵێم لەبارەی ئەنچیلۆتیەوە ئەگەر تۆ بە تەمای بەم پێگاتەیە نازناوی چامپیۆنز لیگ بەری ئەوە شتێکی سەرسوڕێنەرە بۆ ئەنچیلۆتی کە بتوانێت بەم پێگاتەی ڕیاڵ مەدرید نازناوی چامپیۆنز لیگ بەرێ. تۆ شەڕی مانچستەر سیتی پێ دەکەی کاکە دەستکەوتی ئەنچیلۆتی لەوەیە ئەم پێگاتەی ڕیاڵ مەدریدی بەم قۆناغە گەیاندووە. بە هەرچی جۆرێ گەیانوێتی گۆڕانکارەکانی لە ناو یارەکەدا کە کردوێتی ڕۆڵی ئەنچیلۆتی دەرخستووە. هەنێ پرسیاری تایبەتم ئاراستە کرابوو مەوێ پچمەوە سەری بە پێی توانە قسەیەکی لەسەر کەمەوانێ بە تایبەتی ڕەوەزی هاوڕێمان کاکە ڕەوەز پرسیاری لەسەرەوە بوو کە ئەنچیلۆتی لە شێواز یاریکردنا بەرامبەر پاریس و چەلسی و بەرشەلۆنا شکستی خواردووە. هەموو کەس دەزانێت ئەنچیلۆتی بەرامبەر بەرشلۆنە بە نوقسانی یاری کرد و شکستیشی خوارد لە بەرچامپیۆنجا و خۆشی دانی پێدانە. بەڵام بەرامبەر پاریس سەن ژەرمان بارودۆخی ڕێک کردوانێ. پێگاتەی پاریس سەن ژەرمان بەراورد کە بە ڕیاڵ مەدرید هەر شێواز یاریکردنی پاریس سەن ژەرمان زاڵ دەبێ بەسەر ڕیاڵ مەدریددا. کەرەسەکانی بەردەم تۆماس تۆخێڵ و ئەنچیلۆتی بەراورد کە بە یەک وەکو شێواز یاریکردن هەر کەرەسەکانی بەردەم تۆخێڵ وەکو شێواز یاریکردن زاڵ دەبێ بەسەر ئەنچیلۆتیە. من ئەوەتان پێ دەڵێم گەر بینەری ئەنچیلۆتیت بەو جۆرەی ئەنچیلۆتی بەم پلانە یاریەکە پلانی هێرشبەری پەیڕەو ناکە پلانی گواردیۆلا پەیڕەو ناکە پلانی یۆرگن کلۆپ پەیڕەو ناکە چێژە نایاتێ ئەنجامە ئاياتێ ئەوەی کە لە توانای تویانی ئەوەی لاقلێتی توانیە بۆم تیپە بیبینی هەچ کەرەسێکی بەرەدەست ئەم کابرایە مامەڵەیەکە بۆ کا لەگەڵم کەرەسێ بە پێی توانای خۆی و ئەم قۆناغی بۆ ڕیاڵ مەدرید هاتووەکو بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بووە لەبەرەوەی کە پێگاتەی ڕیاڵ مەدرید هێرکابەریکردنی نازناوی چامپیۆنز لیگ نییە. پێگاتەی ڕیاڵ مەدرید هێندە تۆکمەنێن. من پێ دەڵێم ڕیاڵ مەدرید دوو گۆڕانکاری پێیە. سێەم گۆڕانکاری ئیجباریە وەکو گۆڕانکاریەکانی مانچستەر سیتی و بایر میونخ و لێڤەرپۆڵ نییە گۆڕانکاریەکانی ڕیاڵ مەدرید. لەبەرەوە چاوەڕێی لەمە زیاتر مەکە. ئەمە بارودۆخی ڕیاڵ مەدریددا و من پێشم وایە بەم جۆرە ڕیاڵ مەدرید ئەگەر چی چێلسی هەموو حەقێکی یارەکەیە بەڵام توانی مامەڵێکی تەندروستکە. پێشەوەی بچمە سەر یاری ڤیاریال ئەگەر کۆمنت تێشتێک هاتووە پێم وایە کۆمنتێکی زۆر هاتووە. کاگا کۆڕەسوڵ بۆم ڕوون کردی تاوانێ مەدیدەکان قەنەعەتیانە بێ قەنەعەتیان نییە. ئەوە ستایلی یاریکردنی ڕیاڵ مەدریدە. ڕیاڵ مەدرید بەم جۆرە یاریەکە ئەبتاڵەکانی کە بردووشێتی جوان بۆم ڕوونکردنەوانێ ئەوە توانن سێریکەنەوە و کاتە ڕەخنە لە من بگرن ئەگەر بەو شێوازە نەبوو. کاگاکۆ پێما بێ وتم ڕیاڵ مەدرید ئەلێرەدا ئەو ڕکابەری قۆناغی چوارگۆشەی زێڕینی دەردەکەوێت و ئەگەر
ڕکابەرەکان دەردەکەوێت کام ڕکابەر بێ و بۆی هەیە ڕیال مەدرید بە هەمان شێوە بگاتە یاری کۆتایی. بەڵام من دووپات یەکەمەوە ڕیال مەدریدی ئەوە نییە لەم قۆناغەیە بێ، بەڵکو ئەوە جوودی زۆری یاریزانەکان و لاتووی ئەنچیلۆتی بۆ کە ڕیال مەدریدی گەیاندووە بەم قۆناغە. ئینا پێگاتەی ڕیال مەدرید هی ئەوە نییە لە قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ بێ بە تایبەت لە وەرزی ئەمساڵ. لەبەرەوەی تیپەکانی دیکە پێگاتیان زۆر تۆکمەتر و زۆر بێسرە، بەڵام جوودی لە ڕادە بەدەری یاریزانەکان بە تایبەتی یاریزانە بە ئەزمونونەکانی وەک مۆدریچ و بنزیمە و هەروە لاتووی ئەنچیلۆتی لە گۆڕانکارەکانی کە ئەنجامیاوە لە یارەکانە هۆکار بووە بۆەوەی کە بەم شێوەیە بێ. کاک مەسا بەڵێ مۆدریچ و بنزیمە نەبن ئەو کابرایە هەرگیز نایباتەوانێ. وەڵای کاک مەسا من ڕوونکردنەوەکانە مایتەیترەوەی تر تێگەشتن بۆ خۆ تۆ ئەو بچووکەیتەوە لە ئەنچیلۆ لە بنزیمە و لە مۆدریچە من ئاسایە، من هیچ ڕوونکردنەوەیشی ترە پێ نادەم. کاکچێنەر ئەڵێ ڕیال بوو بە سینەما. وەڵای کاکچێنەر نمونونەکانی تری ڕیاڵم بۆ هێنایەوە ئەتوانی بینەر بیتەوانێ بزانێ ڕیال مەدرید چی یاریەکی بە ئاست و بە ئەنجام بردووەتەوانێ. کە زۆرێک پرسیاریان لەبارەیەوە کردووە لە هەرەوەی کە من باسم کرد لە ڕووی پێگاتەوانێ. بۆ کاکامەران ئەڵێ مستەر وا نەبووە بۆ میلانی 2007 باوەڕ بکە عینەن بارودۆخ بوو. 3 گۆڵی لە مانچستەر یونایتد کرد هەتا خولەکەکانی یەخیر یاری مانچستەر یونایتد کە تاکەیاری بۆ ئەنچیلۆتی بەو شێوە باڵا دەست بوتیا هەتا خولەکەکانی یەخیر میلان لە دووەوە یاری کرد. تەنانەت گۆڵی سێمیش کە ئیکا جیلاردینۆ مرتەدەیە لەسەر مانچستەر یونایتد تۆمارەکە. ئەمە خەسڵەتی یاریکردنی ئەم کابرایە کاکە. یاری نیایی 2007 لەگەڵ لێڤەرپوڵە 2 گۆڵی هەیە لە خوڵێکی 75 هەتانەوە بڕۆ سێریە و هێرشانەکەن کە لێڤەرپوڵێکە لە خوڵێکی هێشتاوەش دیروکاوت کە گۆڵی یەکەمەکە ینی هیچ چانسێک بۆ نامێنێت کە میلان بێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ. ئەم کابرایە بەم شێوازە یاریەکە ینی ڕابێن لەگەڵ ئەم بارودۆخە کە خۆی گونجانەوە کاکە دیار سواس دەگەم منیش بە متمانە بوون بۆ بەتەمام ئەو داوەت و فەرمی تۆ بخۆم. زۆرێکی باس لەوە کە ینی پرسیارێکی تایبەت ناتووە دەچمە سەر یاری بایر مونیخ و ڤیاریال با زۆر بە خێرایی ڤیدۆکە ببینین لەبەری مەجالی ئەوتۆم نابێ زۆر بوون پرسیارەکان لەسەر ئەنچیلۆتی و ڕیال مەدرید بۆیە بە پێویستم زانی ئەم ڕوونکردنەوانە لەسەری بدەم ئەوەی تریش با لای خۆتان بمێنێتەوانێ خۆتان بڕیار بدەن دوایمە چۆن سەری ئەنچیلۆتیەکەن سەری ئەنچیلۆتی ناکەن بەڵام ئەوانەی پێوتن خەسڵەتێکە لە سیرکردنی یاری ئەنچیلۆتیا وەریگرن ئەگەر هاندەری ڕیال مەدریدی هاندەری مانچستەر یونایتد دوی مانچستەر سیتی بەرەدەست ئەنچیلۆتی بەو شێوەیە یاری بۆکە ئەتوانی بیگۆڕێ ئەم ماوەیە بە بەڕانەری مانچستەر سیتی و لیڤەرپوڵ ئەگەر تۆ چێژ یاری توێ بەڵام ئەسڵی ڕیال مەدرید هەر بەو جۆرە هاتووە کە من بۆم باس کردی. ڤیاریال و بایر مونیخ جارێکی تر کەوتە ژێر کاریگەری پلانی بەرگریکردن جارێکی تر کەوتە ژێر کاریگەری ئەوەی کە تەریقەی کاتۆناچا شکستی پێبێنێتەوانێ وەک دەبینن ئەگەرچی سەرڕاوی لیڤاندۆڤسکی ڕیال بایر مونیخی گەڕایەوە نێو کەشی یاریەکە بەڵام ڤیاریال بە لاتووی ئۆنای ئەمری لە ڕێگەی هەڵەی بەرگریکارانی بایر مونیخەوە کە من بەردەوام ئاماژەم بە هەڵەی هێڵی بەرگری بایر مونیخ کردەوە بە تایبەتی لە وەرزی ئەمساڵ توانیان گۆڵ یەکسان بوون بێنەوانێ. وەرزی ڕابردوو پاشکرانە دەروی بایر مونیخ لەسەر دەستی پاریس سەن ژەرمان هاوڕێیەکی ئەزیز کە نازانم وتی سەرۆکی دەستەی هاندەرانی بایر مونیخم لە شاری ئەولێرەوە یا ئەندامی دەستەی هاندەرانی بایر مونیخە ڕەخنەیەکی زۆری لێگرتم وتی تۆ بێ بنەما ڕەخنە لە بایەرەگری بایر خاوەنی فەلسەفەی یاریکردنی خۆیتی بایرن واکە وتم باوەڕ بکە کەس بە هێندەی چاوی من سەیری بایر ناگا بۆی جوانەکانی بایر ببینێ بەڵام ئەم تیپە تۆ بەرزکردنەوەیە ئەم تیپە شێوازی یاریکردنی یعنی من ئەو کاتەشی کە بایر چامپیۆنز لیگی بردەوانێ من لە توانای بایر کەم ناکەمانێ بایر باشترین ئامادەکاری کردبوو بۆ چامپیۆنز لیگا و شیاوترین تیپیش بوو بۆ بردنەوەی و نازناوی چامپیۆنز لیگا بەڵام پێگاتەی بایرن ئەو پێگاتە تۆکمەیە نییە ئیشکردنیەوێ بە تایبەتی ئەم هێڵە بەرگری کە تازە بۆ ناگلیزمان دانراوە پێویستی بە گونجانە کاکە ناگلیزمان ناتوانێت لەگەڵ ئەم کۆمەڵە بەرگریکارە لاوەیە ڕاستەوخۆ گونجاندنی تاو لە بایرنا دروستکە ئەبێ دەرفەتی بێتی ئەگەر تۆ متمانە و بە ناگلیزمان ئەبێ دەرفەتی بێتێ وەیەکێک لە مسەبیبی سەرەکی کێشەکانی بایر مونیخ ئەو بڕیارانەیە کە حەسەن ساڵح حەمزیچ
بەڕێوەبەری وەرشی تیمەکە یا کە ئێستا ئۆلیڤەرکان تا ڕادێکی زۆر گەڕاوەتە نێویانەکە ئۆلیڤەرکان ئیش لەگەڵ کاریگەری بایر مونیخەکە. ڤیاریال تیپێکی شایستە بوو بە کۆی هەردوو یاری چوون و گەڕانەوە کە بگاتە قۆناغی چوارگۆشەی زێڕین. بایرن نەیتوانی بە ناوی بایرنەوە ڕوبەڕووی ڤیاریال بێتەوەنێ لە دوو یاریدا ناگلیزمان نەیتوانی ناوی بایرن پیشانی ڤیاریال بڵا لە ڕوبەڕووبوونەوەی یانە ئیسپانیەکەدا. بۆیە کاتێک تۆ ناتوانی ناوی بایرن و مێژووی بایرن پیشانی یانەیەک بدەیت ئەمە باجەکەیەتی. کاتێک لە یاری گەڕانەوە خۆ دانی پێدادەنەی کە لاری چووندا ئەبوایە ڤیاریال یارەکەی لێ بکوشتیدا و دەرفەتی گەڕانەوە نەبووە ئەمە بازدانەکەیەتی. ناگلیزمان ئێستش بە پێکاتەیەکی هێرشبەری چڕ یاری دەکات کە ئەمە زیانە بۆ بایر مونیخ. فەلسەفەی تۆپی پێی ئەڵمانی بەم جۆرە نییە هێرشبەری چڕ بەردەوام یاریکە. سێرج گنابری و کیمیت لان هێرشبەری و گۆرتسیگا هێرشبەری و سانەی هێرشبەری و لیڤاندۆڤسکی هێرشبەری و مۆلەژ هێرشبەری و مۆزایلا هێرشبەری و فەلسەفەی یاریکردنی ئەڵمانیا بەم جۆرە نییە. ئەمە نوێگەری تازەیە لە ئەڵمانیا کە ناگلیزمان هێوێ بیکە. پێشتر هانزفلێک فەلسەفەی ئەڵمانیشی تەطبیق کردووە بەڵام بەم لێشاوە هێرشبەری پەیڕەو نەکردووە. گرنگی بە لایەنی بەرگری ژیاوە، گرنگی بە لایەنی ناوەندی ژاوە بە تایبەتی ناوەندی ئیرتیکاس. ئەمە دامەزراوەی تی هێڵەکانی تیپ کە لە یاریگادا ڕێگەخرێ هێڵ بە هێڵ دەبەسترێتەوە بە یەکەوانێ بۆی کە سەرکەوتن بۆتی بەرهەمبێنێ، بۆی کە گۆڵکردن بۆتی بەرهەمێنێ. بەو عەشواییە هێرش نابرێ. بەو ئینکاریەی ناگلیزمان بە یاریپێکردنی سانی و گرابری و گۆڕانکاری و پێچەوانە یاریکردنی باڵەکانیان یاری ناکرێت. دوێنێش پێم وتم چاوەڕێ مەگەل لە ناگلیزمانە مۆرزە نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە. لەبەرەوەی ناگلیزمان کاری هەیە بیکا لەگەڵ ئەم تیمە. ئەم تیمە بەرگریکارەکانی تازەن، ئەم تیمە یاریزانەکانی تەمەنیان هەڵکشاوە، پێویستیان بە ماوەیەکی زۆر هەیە تاوی لێ گونجانێک واخ و پێگاتێکی سابت بۆم تیپە بدۆزرێتەوە. ناگلیزمان ڕانەرێکی لاوە. ئەگەر تۆ متمانە و پێت بێت دەرفەتی بیتێ. ئەبێ دەرفەتی بیتێ. بایرن پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە. بایرن پێویستی بەوەیە کە زۆر دەموچاوینێ بەشداری بکەنەوە لەم تیپەیە. ئەم بەشداریکردنی ئۆلیڤەرکان کە ئێستایکا لە نێو بایرنە بەشداریکردنیی کاریگەرە لەبەروی حەسەن ساڵح حەمیزیچ نزیکە لەوەی بایرن بەرەو نەخرۆ بووم بە کۆمەڵێ بڕیاری زۆر هەڵی لە نێو بایر مونیخایەوە بۆیە بایر مونیخ ئەوە تا باجەکەیە وەرزی ڕابردوو بەرامبەر پاریس سەن جەرمان ماڵاوای کردووە. ئەم ساڵیش لە وەرزی ئەم ساڵیش بەرامبەر بە ڤیاریال ماڵاوای کردووە کە گەر بەراوردکاریشیش بکەین ماڵاوایکردن بەرامبەر ڤیاریال و پاریس سەن جەرمان زۆر زۆری فەرقە. بایرن بە هەموو دۆخێک نەدەبووە بەرامبەر بە ڤیاریال ماڵاوای کردا. بەڵام تۆ کاتێ نەتوانی ناوی بایرن پیشانی ڕکابەرەکانێ بدەیت بۆیە دەبێت بەو جۆرە باجەکەی بدەیت و لە کۆتاییدا بایرن ماڵاوایی بکات. کاگامان جەڵێ ڕیال بۆنی پاڵاوانبوونی ئەم ساڵی چامپیۆنزیگی لێ وەڵاهی من بڕوان ناکەم شتی وا بێ. کاکستار ئەڵێ کردیان ئەوەی لە توانایان نبوو کردیان وەک میلانی پارسال ڕیال توانای زۆر کەمە. بەڵێ من پێدەم من پێشتریش پێم وتی ڕیال توانای زۆر کەمە. کاگەرمیان ئەڵێ بڕوا متمانە و پێی هەیە بە سەرکەوێ و بەشی کۆتایمەوێ ینی تیشی بخەمە سەرەوەی بەڵێ ڕیال مەدید چاوەڕوانکراوە لە وەرزی داهاتوو گۆڕانکاری گەورە ئەنجامدا. دووە باسێک لە دویاری ئەم شەویش بکەین. من پێم وایە هەمان جەنگی یاریگای ئیتیحاد ئەم شەو لە یاری نێوان ئەتلێتیکۆ مەدرید و مانچستەر سیتی دووبارە دەبێتەوە. بەڵام بۆ چوونم وایە کە ڕیال مەدرید ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو تا ڕادەی گێرشبەریتر دەرەکەوێت دۆکۆی گواردیۆلا ژاماژەی پێکرد لەبەرەوەی پێویستی بە گەڕانەوەی لە یاری چوون و پێویستی بەوەیە کە قەرەبووی شکستەکە بکاتەوەنەوە. لێڤەرپۆڵی ژەوتی پێەیە کە ئەگەر تۆپ خڕ بێ لێڤەرپۆڵ لە قۆناغی چوارگۆشەی زەڕینە بە پێچەوانەشەوە هەموو ئەگەرێ لە یاری تۆپدا کراوەیە. گەشتی شیکاری وەرشی ئەمڕۆم پێشکەشکردن ئەگەر چی پرسیارەکانتان زۆر بوون ئەوە تا ئێساش هەنێک کەسەکانی منیان بەدڵ نییە. من بەدڵێکی فراوانەوە وەریەگرم هەرچی شتێک پێچوانی بیرکردنەوەی من بێ زۆر ئاساییە مەرجنیە تۆکو من بیرکەیتەوە مەرجنیە منی ژۆکو تۆ بیرکەمەوە. بەڵام گرنگەوەیە بە کەشێکی ئارامەوە جۆ لە من گرتوێ لەسەرەوە ئەنچیلۆتی و ڕیال مەدید و دواتر خۆفت و ویژدانی خۆت بڕیار بە لەسەرەوەی کە چی بوو چی نەبووە. ئێوە ئەزیز و خۆشەویستن تاڵقەکانی داهاتوو بەخواتانە سێرم شاد و کامەرامن.
سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.